حي على الفلاح. وەخ فەراغەکە قبل شغلك ئەم دەست بەتاڵی هەتە برام بیقۆسەرەوە هەلە ئەگەر کاتێک ئیشت بۆ هات ئیتر ناتوانیت. بەداخەوە ئێمە گەنجەکانمان کە کاتێ دەستی بەتاڵە ئەڕوا پیاسەی بازاڕەکە لە چایخانەیە دانیشێت. ئەی بۆ قورئانەی خوا هەڵناگریت و لە بەریکەیت؟ ئەی نازانی کە تەمەنت ڕۆی تر زاکیرت نامێنێت؟ هەر دەست بەتاڵ بوو بڕۆ سەردانی خەڵک بکە، بڕۆ بۆ لای خزمەکانی باوکە، بۆ لای خزمەکانی دایکت سەردانیان بکە قبل شغلێک. بە تایبەت گەنجان کە ئێستا ژنت نییە فریای خۆت بکەوە، کە ژنت هێنا خەسوو زیا ئاکات، غەزوور زیا ئاکات، حەوت پووری هەیە، حەوت مامەی هەیە، حەوت خاڵۆی هەیە، بێ بڕۆی سەردانیان کە ئەوان سەردانت ئەکەن. ئیتر فریای هیچ ناکەویت. ئیتر مناڵ و خەستەخانە و ولادە و لەدایک بوون و مناڵ قەیدکردن و مەشغەڵەتی ژیان دەست پێ ئەکات. و فەراغەکە قبل شغلێک فریای خۆت بکەوە، نەک هەر دەست بەتاڵ بێ پەلاماری ئەو دەشت و دەرەبەیت. ئەوە مانای ئەوە نییە دەست بەتاڵە کتێبێ بخوێنەرەوە. ئەسڵ ئێمە کتێب ناخوێنینەوە. واللهی پیاوی وا هەیە سوێن ئەخۆم ساڵێک کتێبێک ناخوێنێتەوە. ئەوە قورئانەکەی خوا هەر لادە ئەولاوە هەر نایخوێنێتەوە. ڕەمەزان بۆ ڕەمەزان ئەگەر خەتمەیەک بکات ئەویش چۆن هەڵی پڕوکێنێت. بەداخەوە ئەگەر ئێمە وامان لێ هات ئەبێ نوێژی جەنازە لەسەر وڵاتمان بکرێت. ئێمە پێشکەوتن لە وڵاتمانە نییە، چونکەم دەست بەتاڵەکانمان بە ئیشەوە سەرف ناکەین، بە بازار و پیاسە و جەولەی خراپەوە. گەنجێتێکەمان لە کاری خراپەیە بینە سەر، لەش ساغێکەشمان بە هەمان شێوە ئیستیغلالی ناکەین. وڵاتمانەوەتانێ براکانم ئەم سپلیتەی کەوا فێنتمانەکاتەوە ئەو گەرمیەمان بۆ هێنێ لە کێوە بۆمان دێت. گەنجی ئەو وڵاتانم خەریکی ئەوشتانن. دەست بەتاڵەکانیان بە ئیشی پرۆژەی زۆر گەورە بەسەر ئەبن. ئەم هەموو خوێنەوارە لەم وڵاتیایە، بەڵام وڵاتمان وێرانە، وڵاتمان کاولساریە. ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە گەنجانمان ناکەونە خۆیان، چونکە وڵات بە ئەختیار و پەکەوتە ناڕوا بەڕێوە براکانە. بە تۆی ئەزیز ئەڕوا بەڕێوە. خەمێ لە خۆت بخۆ، خەمێ لە مستەقبەلی خۆت بخۆ، خەمێ لە دینەکەت بخۆ. ئەوە تا هەموو گەنج سەرخۆشە لەسەر ئەو جادەیە. ئەی بۆ تۆ هەڵناسی دەعوە بکەیت، ئەی بۆ تۆ هەڵناسی خەڵک فێری دینی خوای پەروەردگار بکەیت. بوازانی لەسەر منە لەسەر تۆ نییە، بوازانی ئەو سەعاتەی مامۆسایی تر ئەساسی ئیسلامەتی لە نامم کۆمەڵگایە بەپا بێت، ئەبێ هەمومان هەوڵدەین. تۆ لە دەستگایەکایت، تۆ لە دائیرەیەکای، ئەبێ نامیلکەیەک، شریتێک، هەر شتێکی خێر هەبێ بیدێتت کەسێکە لای داوە. ئەمە ئیشی هەمومانە براکانم، تەنها ئیشی مامۆستایەک نییە نیو سەعات بۆ خەڵکە قسە بکات، ئیتر وەلباقیەکەی لە ماڵەوە دانشێ سەیری مامۆستا بکات. ئەبێ هەمومان مامۆستا بین. ئەم شوێنەی من ئەرکە واجبە، بەڵام کە من نەمام نابێ ئەم شوێنە چۆڵ بێت. ئەبێ ئەم شوێنە گەنج زوونی بکاتەوە، گەنج قیادەی ئەم شوێنە بکات. وفراغك قبل شغلك. حي على الفلاح.